کۆمەڵکوژی ژنان قڕکردنی کۆمەڵگەیە با هەموو بە یەکریزی تێبکۆشین و کۆتایی بە کوشتنی بە کۆمەڵی ژنان بێنین دۆخی ژنان تا دەچێ ڕوو لە خراپی دەکات بەهۆی ئەو کۆمەڵکوژیە یەک لە دواییەکە لە ژێر بیانووی ناموس دۆخێکی مەترسیدارە و بارێکی دەرونی زۆر خراپی دروست کردووە لە ناو ژنان و کچانی لاو و ئەو دۆخە دەبێتە هۆی بێباوەڕی دڵەڕاوکێ لە نێوان خێزان و ئەو کەسانش دروست کردووە ئەیانەوێت پرۆسەی هاوسەرگیری پێک بێنن چونکە گومان لە ژنان دەکرێت و بە چاوێکی خراپ تەماشا دەکرێن مەرج نییە ئەو ژنانەی کە دەکوژرێن یا ناچار بە خۆکوژی دەکرێن و تاوانبار دەکرێن کەسانی خراپ بن یان کارێکی نەشیاویان کردبێت ئەگەر هەڵە و لێک تێنەگەیشتن هەبێت لە نێوان ژن و پیا و ناتوانن کێشەکانیان چارەسەر بکەن چونکە هوشیار نین و بە بیرێکی تەسک لێک دەڕوانن بەهۆی نەبوونی هوشیاری خێزانی و هوشیار نەبوون لە ڕووی پێکهێنانی خێزان و ئامادە نەبوون بۆ ئەو بەرپرسیارەتە ئیتر ئەبێتە هۆی کەڵەکەبوونی کێشەکان و توانە و هێزی لێک تێنەگەشتن نییە تەنها ژنان تاوانبار دەکرێن و دەکوژرێن چونکە پەروەردە نییە هیچ دام و دەستگایەک نییە بۆ ئەوەی ڕێنمایی خێزان بکرێت و لەناو خێزانیش هیچ لەو جۆرە پەروەردانە نییە پێش پرۆسەکە لەو ڕۆژەوەی مناڵ چاو بە دنیا هەڵدێنێت تا ئەو ڕۆژەی دەچێتە ناو ژیانێکی نوێ بە هەمان ئەو ئەقلیەتەی کە هەیە فێر دەکرێت ئەویش لاوازبینی مێینەیە و بێباوەڕی بە بەرامبەری لەبەر ئەوەی ژن وەکو ناموس و مڵک دادەنرێ وەکو کاڵایەک مامەڵەی لەگەڵ دەکرێت ئەبێ لەو چوارچێوەی بۆی دانراوە بجوڵێتەوە بە مافی خۆیانی دەزانن کە بیکوژن و دەڵێن مڵک و ناموسی منە لایەنێکی تر کە خێزان هەڵدەوەشێتەوە کاریگەری دراما و بەرنامە بێسانسۆرەکانن کە خێزان دادەڕوخێنێت کە ئەوەش بەرنامە ڕێژی بۆ کراوە لایەکی تر میدیا ڕۆڵی خراپ دەگێڕێ لە گواستنەوەی هەواڵەکانی کوشتنی ژنان کە هەردوو خێزان دەدوێنن هەرکەس ئەوی تر تاوانبار دەکا بە تایبەتی ژنە کوژراوەکان کە تۆمەتبار دەکرێن و هەرکەس بۆ بەرژەوەندی خۆی و ئەستۆپاکی خۆی بێڕەحمانە چی بێت دەیخاتە سەر کوژراوەکە و کەس نازانێ ڕووداوەکە چۆنە و بەڵگەکان چاواشە دەکرێن یان بەڵگەی ڕاز نییە بۆ پژڕاستکردنەوەی تاوانەکە ئیتر ژن کوشتن وەکو کارێکی ڕۆژانەی لێ هاتووە خەریکە ئاسایی دەبێت ڕەوایی پێدەدرێت لەژێر ناوی کێشەی کۆمەڵایەتی و خێزانی و عەشیرەتگەری و سزانەدانی بکوژی ژنان ئیتر وای لێ هاتووە خێزان بە ژن و پیاوە یەکتر قڕ دەکەن لەبەر ئەوە وەکو کەمپینی یەکریزی ژنان ئەو داوا و پێشنیارانە دەخەینە ڕوو بۆ لایەنی پەیوەندیدار و بۆ کۆمەلگاکەمان و ڕاگەیاندنەکان یەکەم سنوورێ بۆ ئەو تیڤی و میدیا و سایت و پەیجانە دابنرێ کە دەچنە شوێنی تاوانەکە و خێزانەکان دەدوێن و هەرکەس بۆ خۆی باسی کوشتنەکە دەکات و ژن وەکو تاوانبارێک نیشان دەدرێت و لێدوانیان پێش لێکۆڵینەوە قەدەغە بکرێت دووهەم پێویستە لە قۆناغی بنەڕەتیەوە مناڵ پەروەردە بکرێت لەسەر بنەمای هاوسەنگی ڕەگەزی کە مێینەبوون شەرم نییە لەگەڵ ڕەگەزی بەرامبەر تەواوکەری یەکن ئەبێ ڕێز لە ژن بگیرێت وەکو وانەیەکی پێویستە کۆتایی خوێندن وەکو بابەتێکی پەروەردەی جێگیر بکرێت لە پرۆسەی خوێندندا سێهەم هەموو دراما و بەرنامەیە کە بۆ خێزان دەبێتە هۆکاری تێکدان ڕابۆستێنرێ چوارەم میدیا و تیڤی تایبەت بە پەروەردەی خێزان و مناڵ دابنرێ ئەو تیڤیانی کە هەیە بەرنامەی پەروەردەی خێزانی و کۆمەڵایەتی دابنێن لە بری ئەو هەموو بەرنامە و بێسوودەی کە هەیە و بودجەیەکی زۆریشان بۆ تەرخان کراوە پێنجەم بەشودان و ژنهێنان بۆ مناڵی خوار تەمەنێکی مناڵ قەدەغە بکرێ ئەو مەلایە سزای تون بدرێ کە مارەیان دەکات و دایک و باوکەکە سزا بدرێ شەشەم دەستگایەکی تایبەت بۆ ئامادە و پەروەردەکردنی گەنج پێش پرۆسەی هاوسەرگیری دابنرێ و ڕێنمایی پەروەردەیی بکرێ حوتەم بکوژی ژنان سزا بدرێ و لێخۆشبوون نەیگرێتەوە هەشتم سڵحی عەشایری قەدەغە بکرێت و بکەرانی سزا بدرێن نۆهەم یاسا سەروەر بێ و دادگاکان سەربەخۆ بن بۆ بەڕێزان دەستەی دادوەری لەگەڵ ڕێز و سڵاو و ڕێزی کەمپینی یەکریزی ژنان دژی توندوتیژی و داگیرکاری